سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دۆخی جوتیاران و کەرتی کوشتوکاڵ لە نێو هەرێمی کوردستان. لە مێژە باس لەوە دەکرێت کە هەرێمی کوردستان و کوردستان بە شێوەیەکی گشتی خاوەنی زەویەکی زۆری کوشتوکاڵی و داهات و سامانێکی زۆری سروشتیە. لەگەڵ ئەوەشدا ئێستا کە وەک دەبیندرێ بەشێک لە جوتیارانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی خاوەنی بەرووبوومێکی زۆرن وەک گەنم، جۆ، بەرهەمەکانی میوە، بەرهەمەکانی دیکەی کوشتوکاڵی لەگەڵ ئەوەشدا دەڵێن ئێمە لە زەرەر دەژین. حکوومەت دەڵێت لە جیاتی نەوت هەوڵ دەدەین سەرچاوەکانی داهات بۆ هەرێمی کوردستان زیاد بکەین، لەوانەش کەرتی کوشتوکاڵ. بابزانین جوتیاران چیان دەوێ و حکوومەت پلانی چییە و ئەوانەی بازرگانی لەم بوارەدا دەکەن داخوازیەکانیان بە چ شێوەیە؟ حاجی جەماندی نەبی ئەمە چیم گەنمە لە دەستەوە دەیجێڕی؟ والله ئەو گەنمە ئەو چاندی دم فەلاحم فەلاحیم فەلاحی وا دەینم و بفرۆشمەی شوان نافرۆش. باشە ئەوە گەنمی ئەم ساڵ بووە گەنمی هەوسارەیە ئەدەنەیە لە هەواشەم کردێ خاوین و باوین. باشە خاوێن و باوین با ببینیم بزانین گەنمەکەت چۆنە. خاوێنە خاوێنە دەرەجەیەکە دەرەجەیەکە پاک و تەمیزە وەکو گوتنی گەلە خاوینە لێم بوویتە بەرا پێم ناخرۆشێت لێت بوویتە بەرە ئەرێ بەخوای دەرێنە من 300 250 300 معنە ئەوە هەتێ لەو گەنمەی چەند تقریبا 12 حربەکەم هەیە بە 12 حربە کتێب پێ نافرۆش. من فەلاحەکەندا مهم نیمە نە هەر فەلاح نیمە برجە حربە نوێیەکەم هەیە جێ حربە نوێیەکی ئەو جوانێم بوویتە بەرا پێم ناخرۆش پێت نافرۆش پێم نافرۆشێت دەزانی چەندیان پێ 300 پێدەن 200 زەرەرە چێمیای دەکڕی بەسی هزارە فەردەی ئەویش پی بە 19 بە 20 ئەو فەقی خۆیدا نانی ئەدی جۆت باشە ئەدی دەرماناتی لێ زەرەرتە کەوایە زەرەرە باشە ئەمە ئەم فەلاحە ئەو گەنمە جوانەی هێناوە دەڵێ دەیفرۆشم بۆ بازاڕی نییە. والله بازاری فەلاحی دەگەڕێتەوە سەر گەنمی ناوخۆمان زۆرە زۆرە بەرهەمی ناوخۆمان زۆرە. حکوومەتی عێراق کەمێکی لە هەرێمی کوردستان وەرگرت. باشە تو دەڵی بەرهەمی ناوە خۆمان زۆرە، بەڵام ئێمە هەر جێبیستی ئەوە دەبین حکوومەتی عێراق گرێبەستە چی لەگەڵ ئوسترالیا کرد ئەوەندە تەنگ گەنمەی کڕی ئەمەش لێرە گەنمی پێ نافرۆشێت چێ مۆزۆ مۆزۆ ئێستا لە خۆیان گەنم لە جنوب گەنم باش وەریانگە لە فەلاحەکان بەس لە هەرێمی کوردستان کەم وەرجیدا ئەوەش کارێکی ینی تەئسیری کردەوەی کە گەنم زۆر ماوە کامەرە کێشەشکە هەیە داوا لە ئەوە با سەر حکوومەت گوێی لێبی کێشەی ئاشەکانیشمانەیە ئەمە ئاشەکان زۆر زەربە لە فەلاحانە دەدەن ئەمە وەکو بازرگان ئەو ئەوە زەرمەندی یەکەم فەلاح لەبەر ئەوەی ئاشەکان گەنمی زیادەکەی دەفرۆشتنەوە. مۆزۆی ئاشەکان دەزانیت ئاشەکان هەندێک دەست ڕۆیشتوو هەیە لە ناو حکوومەت دەست ڕۆیشتوو هەیە گەنمی ئاشەکان دێنن لە بازاری دەیفرۆشن لە وەزارەتی کوشتوکاڵ وەزارەتی حکوومەت ئەمە داوا لە سۆش حکوومەت بەست با بزانین ینی ئەو کەسانەی دەست ڕۆیشتون یان بزنس دەکەن قۆڕخکاریان کردووە کاکەمە ئەو گەنمە لە سایلۆی کە ئەسەی ئاشەکان دەدرێت ئەو گەنمە دێتەوە بازاری دێتەوە بازار دەفرۆشێتەوە ئەو گەنمە عقوای بکرێتە ئارد دێتەوە خەرچی بێتەوە هاوڵاتیانی ناکرێتە ئارد دەیفرۆشنەوە دێنە بازاری دێنە ناو بازار ئەوجە هەولێرە سلێمانیە دهۆکە شێخانە چۆن باشە چۆن تۆ ینی بەڵگەی تەواوتێ لەسەر ئەو قسەیان هەر قسەی ئەمە ڕۆژانە تەلەفۆن دەکرێت دەرێ گەنمی مەتعانەی هێنە بە مەتعانەی پێدرن مەتعانەی پێدرن گەنمی ئاشی ئەوە یەکەم هەنگاو ئەگەر حکوومەتیان دەزای چێشەکەیتیا بەخۆی نسبەکە زیادیان دەدەنێ 13 زیاد دەدەنێت کە مەسەلە 100 تەنی 300 تەنیا زیاد دەدەنێ عەقیوەی کە لێکن پاریان نادەنێ وابزانن ئەوان ئەو 13ی دێنین لە بازاری دەفرۆشنەوە ئەو 200 لویان زیاد دەکەن ئادی دادێن لە زیاتی ئەو چێ زەرمەندە ئەو کابرای فەلاح زەرمەندە گەنمەکەی نافرۆشی گەن باشە حکوومەت دەڵێ لە جیاتی نەوت نانی نابی ئێمە هەتا کۆتایی هەر ئەتیمان لەسەر نەوت بکەین دەمانەوێ گرنگی و بایەخی بە کەرتی کوشتوکاڵش بدەین وەکو سەرچاوەکی دیکەیەوە بەرهێنا پێ دوای ئێمە ئەومان پێ بکرێت لە کاتێکدا ئەم جوتیارە گەنمەکەی پێ نافرۆشێت دەتوانین ئەمە پشتی جوتیاری نەگرێتی ئێستا نەیگرت لۆ لە بەغبووری 2900 کیلۆی دەدەنێ وەردەگری ئیمە 100 کیلۆیاندایە سەبەب
چی بکە حکوومەت باوەچی عێراق گەرم لە فەلاعی وەگری پشتی بگری باشە بەڵام ئێستا دەڵێن گەنمەکە زۆرترە لە بازاری وەری نەگرتیا وەری نەگرت بەس دەبی بیفرۆش کوردستان گەرمی وەرنەگرت یعنی وەرگرتنەوەی گەنم زەڕورە زۆر 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 تاسیری زۆر تۆک و کاسبکارێک لە نێو بازاری علافان بازارەکەت چۆنە بە شێوەکی گشتی ئێستا بازارەکە بەهۆی ئەو کێشە گیر و گرفتانەی بەغدا و باشووری عێراق بڕەکسستی پێ ساردی تێکەت گەنم دەچێتە دەرەوەی کوردستان نەخێر نەمازانی ناستە دەرەوە ناستە دەرەوە بەڵام لە دەرەوە دێتە کوردستان بەڵێ لە تورکیا دێتن گەنم دێ بەێ زۆر جار گەنم دێتن لە تورکیا دێتە کوردستان بەێ باش ئەمە گەنمی خۆمان زۆر نییە بەڵێ گەرمی خۆمان زۆرە بەرام گەرمی خۆمان لەبەر ئەوەی مسەدەق نییە ئەو گەرمێکەوە لە تورکیا دێتن گەرمێکی خاوێنەوە پاکە دەتوانن برێن بەکاری بینین و سعریشی گرانترە باشە پێم بگەین ئێستا جوتیارێکم لەگەڵ گفتوگۆ کرد دەڵێ کاکی برا من گەنمم نافرۆشرێ گەنمەکەشی پاک بوو زۆریش پاک بوو کاوڵاتێک دەڵێ کاکە کێشەی ئاشەکانە تۆ دەڵێ گەنمیش لە تورکیاوە دێتە کوردستان چییە مۆزۆعەکە ینی پلانێک نییە بەڵێ پلانێک نیە مەسەر خۆی ئێستا کە دەبی وەکو برێن حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کوشتکاڵ ئاودێریەوە بتوانین ئەو گەنمەی کەوا لە تورکیا هاوردەی ئێرە بکەن و بەسەر جوتیارەکاندا تەوزیعی بکەن بەڵام نەک وەکو برێن چەند کۆمپانیا و تازیرێک بچن ئەو گەنمی بێنن بە پێویستمان بە گەنمی تورکیا هەیە لە کاتێکدا و هەموو گەنمەمان هەیە داخەو گەنمانی ئێرە وەکو برن ئەو زەویانێکەوە وەکو برێن لێرە دەیچینن برێن پیس و پۆخلی زۆر تێدا دەکەویتون و ئەو بە هەندەسی ناچین نەخێر بە شێوەیەکی هەندەسی ناچێنرێت بە شێوەی هەندەسی ناچین بەڵێ یەک لە کێشەکان ئەوەیە کێشەی تریشەیە زۆر لە بەردەم جوتیاران ئەویش ئەوەیە وەکو برێن ساڵانە بە شێوەیەکی ڕێک و پێک سایلۆکان ناتوانن لیامەرگرا خو حکوومەتی هەرێموەری ناگرتووە ئێستا کە بۆ نمونە حکوومەتی عێراق ساڵانە دەچی لە ئوسترالیا و لە زۆر وڵاتانی دیکە گەنمێکی گەلە زۆر دەکرێتین کەچی بخۆشمە لێرە گەنمێکی گەلە زۆرمان هەیە لێمان ناکردێت لێمان ناکەوێت بەڵێ ئێمە ئەوەندە دەوڵەمەندی لە کەرتی کوشت و کاڵ بتوانین هاوشەوەی نەوت داهاتێکمان دەستکەوێت بەرێ ئەرێ وەڵی کشت و کال دەرەجەیەکە گەل لە کوردستان ئەوەیکە بەزاخە کشت و کال کا ئەوەی هەیە ئەتووەرە گەنم لە سووریای دێ لە تورکیا دێ لە ئوسترالیا دێ لە هەموو دنیای دێ کا ئیسفادە بۆ دێ ئێمە خۆمان گەنم ئێجە برام ئی خۆمان دێتن کا پارەی دەکە بۆ ناف ئیکا دەکە دەورە ئەمن ئێستاوە فەلاعم خەرچی نۆغەرانێمە دەورە تۆ دەکەی دەدەی سایلۆی پارەی نادا دەینێ بازاری پارەی نادا زەرەرە بۆ تۆ زەرەرە کو زەرە برام چیمیایی بە 600,000 دیناری ئێدی وەنیە کە بە خەتەکان ئەوەکەن ئێستا دەوازنە تو دەرێ مەسەن دەوازن وەنیە گۆشت دە تورکیایدی هەمووی دێ لە هەمووی دێ گۆلک دێ ئێستا بەنسبەت گەنم بەێ لە وڵاتان ئێستاش دێ لە ئوسترالیا دێ لە تورکیا دێ ئەجە کاکە ئەجە خۆ ئەوە ئەمە ناوێنی قسام بکەین گەنە ئەوی دەین ئەبە من دێ بۆ دەینی یعنی ئێستا گەنمی خۆمان بۆ ناکڕ گەنمەکانی ئەوان باشتر بەڕێزم گەنمی خۆمان دەرەجەیەکە وڵاتی ما نفتیشی نەبی زراعەتی ما لە گەنمی دەرەی لە تەماتەی دەرەی خیای دەرێ ئەمە دەرەجەیەشی وڵاتی کورە وڵاتی مە چیاشمان هەر بەرەکەتە باش تۆ متەئەسیر دەبی کە فەلاحەچی وەکو ئەم برادەرە دێ گەنمی هەیە ئەم بخۆم ئێستا فەلاحم ساران فەلاحشمان دوکانیشمە هەوە سارانەوە پێمە نافرۆشێت ئەوە سارە گەرمان تەسمیلی ساریەوە کردێت 2014 و 2015 و 2016 پارەمە وەرنەگرت پارەتان وەرنەگرت مایمە پارەمە کێشە بوویتە کێشە ئایا کێشەکە لەگەر ئەوە لە چی هاتێەوە گەنمە ئەوە دەستە تەمەشاکێت بەخۆت لە دەرەوە بڕۆ ئەدەنا ئەمە بخۆ ئەدەنای مەسەن ئەوە هاتی ئێستا بەرو ئەدەنە دێ ئەوە دێ هەمووی دێ کاکە لێ کاکە تورکیا ئەمە ژیانمە هەموو لە بۆ تورکیا هەموو لە بۆ دۆڵەتانەیە لێ خۆمانە کاکە ئێستا تو دەوازن باسی پەرەور دەکەی وەنیە هێکەلو لە تورکیا دێ لۆ هێکەی خۆمە هێکەمان دەرەجەیەکی هەموو دوو زەردێنە ئەوەندە دەینن لێک ئادیکو وەنیە لە تورکیا باشە ئێستا حکوومەت دەڵێ لەمە دوات دامان ناوە قەردی درێژخایەن بدەین قەرزی درێژخایەن بدەین بە جوتیاران دامان ناوە لەمە دووە هەموو ساڵێ چەند گەنمی خۆمانە هەبوو ئێمە لە جوتیاران بکڕینەوە ئەمە باش دەبێت کا پارەکە چێ دەدا حکوومەتی هەرێم دەڵێ لەمە دووە ئێمە وەرکە دەدەین باش دەبێ ئەمە باش دەبی بە شەرتێکە پارەکەی بدە ئەگە پارەکە بدەن باش دەبێ زۆر باش دەبێت زۆر پارەی بدە کاکە ئەمن ڕژ دەم لە شەفەلاعەتی ئەوە ڕژ دەبی ئەوە ڕژ دەبی خەرک دێ لۆ دەچین ئەمە ئەوە دەکەین والله هەمومان دەچینەوە دەشتی
کاکە دەچین گەرمی دەچینین زراعەتی تەماتە و خیاری دەکەین کاکە عیوانی بەخێو دەکەین. باشە بەڵام تۆ پێم بڵێ ئێمە دەتوانین ئەوەندە گەنمەمان هەیە ئەوەندە بەرهەمی ناوخۆمان هەیە بەشی ناوخۆمان بەشی ناوخۆمان دەکەوت زیادیش دەکە بەس حکومەتی خۆمان لێمە وەرناگری لۆ ئێستا وەرەقەی زراعی هەیە دەبیسی وەرەقەی زراعی بینی ئەمن گەرمەکەم تقریبا 50-60 تەنی کردێ وەرەقەی 9 تەنی دایتە من ئەم گەرمی چێوە بم مەزبورین بینیم لێرە لە بازاری بە هەردان مەزبورین بینیم ئێستا فەلاح زەرەریتی ئێستا فەلاح زەرێتی لۆ ئەگەر بە پێی توانایەکە خۆم مەرەقەمدا تێ تەسمیلکە ئەمن هەروها ئەوێ هەروها باشە لە ڕابردوو حکومەت پلانی هەبووە بۆ کەرتی کوشتکۆڵ بە قورعان ئێستا کەوچ ئەو برادرە گوتی کابرا 4 ساڵەوە گەرم تەسمی ساری کردی دیارە شوەر نەگرتووە دەین لەو بازار هەزار فرۆشی دەکات ئەوە جوتیارانی سار کردەوە لەوەی گەرم نەچینە قورعان تەبعان خەڵکەکەی گەرم ناچینە خەڵکەکەی یعنی کابرا ئیمکانەتی نییە بچینی لەبەر بێ ئیمکانەتی هەیە عاردەکەی دەداتە تو دەداتم دەداتێ لەبەر بێ ئیمکانەتی ناتانی ئێستا گەنمێکی زۆری جوتیارانی خۆمان ماوەتەوە کە بەراورد دەکەێرێ لە نێوان گەنمی وڵاتێک لەگەڵی کوردستان تەمەشا دەکەی وڵاتان خاوێنترە و باشتریشە بەڵام نرخەکەشی بەرزە هەندێک جار وا دەبینی ئێمە دەتوانین لە ڕووی کوالیتەوە بەرزکەینەوە گەنمەکان و جۆی خۆمان دەتوانین ئێستاگەرمێت و ئەو هەباشانەی لەوێ خاوێن دەکەنەوە بە مەزبوطی ئەو هەباشانە لێرەش هەبی ئەوە عەنەن وچوی خاوێن دەکەوایە گەنم هەمان گەنمە گەنمە لەوانەیە باشتریش بی بەس ئەوان هەباشەکانیان مەزبوطترە کەوایە گەنمی ئێمە باشترە بەڵام لە ڕووی خاوێنکردنەوەی ئەو هەماشانەی کە خاوێنی دەکاتەوە ئەومان نییە ئەمە وەچوانمان نییە ئیوان باشترە کوالێتی هەواشەی وان باشترە جۆی لێ دەگری خاوێن دەکەتە بزانە ئەو گەنمانە چەند جوانن باشە ئێستا نمونەکەم پێ نیشان بدەیت ئەمە نمونەیەکی گەنمەکانە خاوێنە بۆ نمونە ئەوە خاوێن کراوەتەوە بەڵام گەنمی جوتیارێکی خۆمان بەم شێوەیە خاوێن ناکرێتەوە ئەما وا دەکەن نرخەکەی دابەزێ حتمما طبعا لە بازاری باش بێ ئەو دەڕوە کەواتە بەدەر لەوەی بەرهەمەکە زیێدە بکەین دەبی هەماشە و کارگەی وامان کارگەی وەچی دەوڵەتان بینین لێرەنا هەین کوالیتی وان دەربینینەوە ئەماگە کوالیتی وان دەرنێنێت بە معناوی هەر ئیوان باشە تۆ وەکو ینی بازرگانێک یان کاسبکارێک لەو بوارەدا بەڕاست ئێمە دەتوانی کەرتی کوشت و کاڵ داهاتەکەی وا بکەین هاوشێوەی نەوت داهاتێکمان پێ بدەیان ئەگەر هەموو شتێکی وابی هەموو شتێکی خۆمان بی حتمما وچی نفتی ئیسفادەمان دەبی والداتمان دەبی کوالیتی مەش باش دەبی عادی حتمما خەلەلێکمانەیە لە کەرتی کوشت و کاڵ بەسەر چیش خەلەلمان زۆر هەیە چیمیا شتومان نادرێتێ چیمیا نادرێت چیمیا نادرێت یارمەتی زوتیاران نادرێت تۆ فەلاحی بەرێ تا ئێستا ڕۆشت چۆن بۆ چۆن ینی ژیانەکەت گوزەراندووە باش نییە ناوەڵا باش نییە بەڵام ئێستا حکوومەت دەڵێ ئیهتیمام بە کوشت و کاڵ دەدەم بەرێ زۆر ئاسانە ئەگەر بتوانی حکوومەت ئەو مەوادەی ینی کە دێتن وچی کوالیتی دەرێ کوالیتەکەی باشبی مەقصد ئەو هەباشانە خاوێن کاتەوە پێویستیت بە چییە پێویستمان بە چیمیایە پێویستمان بە گەنمی خاوێنە هاوێنان وەچی وەردەگیرێ پێویستمان بە سعرەکی دیارکراوە باشە تۆ دەڵێ گەنمی خاوێن بەڵام ئەم برادرە دەڵێ کاکە گەنمەکەی ئێمە باشترە لە وڵاتان هەباشە نەکرا هەباشەکەی وەکۆی لێ دێ ئەوەی خۆمان هەواشەکەەوە خاوێن دەبیتەوە جوتیار زەرری کردووە بەخوای ئەو سار زۆری زەرری کردووە زۆری زەرری کردووە ئاچووکە چیمایەکە گرانە لە کاتی وەرگرتنیش هەرزانە لە کاتی وەرگرت هەرزانە چی دەڵی تۆ دەرێن پارەش ناکە گەنم پارە ئێستا فەلاح گەنمی دووریتەوە هەتا ئێستا پێی نەفرۆشرەیە هەیە وەڵا هەیە هەتا ئێستا لۆتی دووریتەوە هێشتا هەر پێی نەفرۆشرایە پێی نەکرێتەوە گەنم و زۆر ئەی گەنمە شامی گەنمە شامینە ئێستا گەنمە شامی معاملەکان وەردەگرن وەردەگرن باشترە گەنمە شامی بەس هەیە ئێستا گەنمی دووریتەوە زۆر دووریتەوە لەو کاتەوە بە زەبری هەرزانیش بی فرۆشتیتی بە زەبری هەرزانی بەگەنا هەیە هەر پێی نەفرۆشرەیە ئەم بەرهەمانە خۆمانەیە هەمووی هەندێکی خۆمانەیە هەندێکی ماوادەکانی لە دەرەیە لە دەرەوە باشە چیە و بەرهەمانەیە ئێستا مەسەلەن ئەو عەلەفی مریشکانە ئەوە گەنمە شامیە گەنمە شامیە گەنمی خۆشمان هەیە گەنمی خۆشمان هەیە جۆمان هەیە بەرهەمی خۆمانە بازاری باشتریان بێگانە ئێستا خۆمانەیە هەمووی خۆمانەیە هەمووی خۆمان لە دەرەوە نایە کام گرانەی دەرەوە نایە ناتوانانی بێ گرانترە بەرهەمی خۆمان هەرزانترە ئێستا لە ئیدەرێ هەرزانترە بەڵام بازاری نییە کەمە بازار گەنمی خۆمان بۆ ناچێتە دەرەوە کچێ بیبە کەس نییە بیبە کەس نایبە باشە ئێستا حکوومەت دەڵێ کاکە من کەرتی کوشت و کاڵ ئیتیمامی پێ دەدەم قەرزی درێژ خایەن دەدەم بە جوتیار
گەنمەکانیان لێ دەکڕمەوە بازاریان بۆ ئەوە باش دەبێت والله تا ئێستا چی لەمە نەکردو ئەو دەگەڵ لە سالی وەرگرت بەرگرت بەگەر نەکرد عمی هاتوو ئەگەر بەم شێوەیە سیاست بکە لەمەوە دووە پێداویستەکانتان بەشێکی بۆ دابین کە پارەتان ئێوە باش ئەوها باش ئێوە بەرهەمتان باش بەرەم باش دەبێرەوە تەبعەن باشتر دەبیتن و ئەگەر نێتن لە جیان و لە دەوڵەتانە نێتن ئەروەڵا فەلای خۆمان ئیسفادە لێ دەکاتن و لە جۆی لە گەرم لام شتێکی بازاری میوە و سەوزە ئێستا چۆنە بە تایبەت حکوومەت دەڵێ دەمانەوێت هاوشەوەی نەوت سەرچاوی دیکە پەیدا بکەین بۆ داهات لەوانە کوشت و کاڵ پێت وایە چی بکرێت باشە بۆەوەی سەرچاوی کوشت و کاڵ زیاد بێت بە تایبەت سەوزە و میوە یەکەم شت دەستخۆش لە زنا دەکەم کاکامران ماندووی لە ئەمجەکانی شاری هەولێر لە هەر جێگا مەکارێک مشکلێک شتەگە بیتن جەنابەت پەرۆشی لۆ شتای دووەم شتیش ئەو ئیشانە بە قسە نابیتن بە حەمەل دەبیتن لەو دوای لەو کابینێ بەو دوایی ئەو سەرۆک وەزیران ئیشی باش کردیا زیادە ڕۆیەکانی زۆری یعنی تێک داوە وەڵ ئەسڵیشی باش کردیا ئەگەر بیوێتن ئیشی باشتر بکاتن با زیاتر پەرە با کوشتکاڵ بداتن باشە لە سەوزە و میوە چی بکە چ بکرێ وەزارەتی کوشتکاڵ چی بکە حکوومەت چی بکە بەروبوومی خۆمان بەروبوومی خۆمان فەلاعەکان هەمووی دەنارێن بە پارەی خۆیان ئەشیایی بەرەم دەین و لە بازارش پارەی ناکاتن ینی بە بازار نەکردن یان نەبوونی بازارێک بۆ بەرهەمی خۆمان گرفتی گەورەیە تاان زۆری جیسە تەمەشای ئەو گومرگەی بکە کاکامەنە زۆرترین شتومەچی ئەو گومرگەی دەرەوەیە لە دەرەوە دێت لۆ ئەوانە لە دەرەوە دێ بڕیارەکانی پێشی وەزارەت چۆن بوو ی وەزارەتی کوشت و کاڵ دەڵێ کاکە هەنار پێ بگەی خۆمان نابێ هەنار لە دەرەوە بێ نابێ پیاز بێ نابێ تەماتە بێ چۆن باشە باشە وەرم تو یەک پیاسەنە ئەو گومرگەی دەکەین با تەمەشا هەموو بابەتەکان بکەین بزانیت چ بابەتە چ خۆمانە هەیە جێبەجێ بووە بڕیارەکان بڕیارەکە جێبەجێ بووە بەس چییە مەسەلەکەی وی فەلاح زۆر ئیتیمای پێ نەدرایە بە جۆری ئیمکان پارەکە هەنار باش بوو بەس ئەو ساڵ لە پارەکە باشترە پێرار زۆر خراپ بوو یعنیەکە بێت و فەلاح ئەگەر یارمەتی بدرێت لە هەناری ئەمە هەناری دریمان ناوێت باشە بەس هەنار هەرسکانی کرد باشە بەس تۆ پێم بڵێ بابێمە ئێرە ینی زۆر زار قسە لەسەر ئەوە دەکرێت دەڵێن کاچی من خاچی کوردستان بەرهەمەکانی ناوخۆی کوردستان ئەوەندە زۆر نین بەشی ئەو هەموو خەڵکە بکە بەخۆی ئاردەکانی کوردستان لە هەموو ئاردەکانی دنیای باشترە باشترە بەسیان زیاتریشە بەخۆی زیاتریشە بەس چیە فەلاح ئیتیمامی هیچ پێ نەدرایە پلان نەبووە هیچ یعنی فەلاحی بەس دەستمان چ بکە یعنی بەرمیلە گازێک بە 100 دۆلاریە یان بە 100,000 دیناریە کابرا دەبی ماگانە 20 بەرمیل 15 بەرمیل گای سرف دەکاتن پای لە چی بین چلو شێرخین بەر 175 نایبدا شێرخەمە 175 نایبدا 200 دیناری بیتر کەلەم بە 400 دینار 350 دیناری بیتن یعنی کابرا ئەو بەو سەرمایە بە چ ئاودا باشە زۆر باشە لە هەر وڵاتێک ینی هەر وڵاتێک بە شتێک بەناوبانگە بۆ نمونە دەڵێن ئەمە چوزانم سێوی لوبنانیە ئەمە هەناری ئێرانیە کوردستان بەچی دەوڵەمەندە کوردستان بەچی دەوڵەمەندە وڵی کوردستان خاک و هەواکەی وایە زێڕینە ینی بۆ هەموو شتێک دەبی کامە دەڵێن حکوومەت ئیتیما وەزارەتی کشتتوکال ئیتیمای بە فەلاح نەداوە مەسەلەکە لە چییە لە ڕووی کارەباوە لۆ نمونە بگرە کارەبا دەتوانانی وعدەی 10 دیناری لێوەگری ئێستا پێشترێ 10 دینار و 15 دینار بوو ئێستا بوویتە 50 دینار و 6 دینار و 100 دینار بۆ جوتیاریش ئەوە کارەبا لەولایە گاز پێشترێ زمانی خۆی حکوومەت گازی دەدایە کشاوە ئەو کاسەی شاور ینی فەلاح ینی مۆلیدەی ماوادی کیمیایی دەدایە هەموو شتی دەدایە بەس ئێستا سەمەیت نەسەمات دەدرێ نە ماوادی کیمیاوی دەدرێ نەیچەک ئەگەنا لە خوای بە زیادی ئێمە وڵاتەکی پڕ خێر و بەرەکەتمانەیە لۆ نمونە پەتاتە لە کەلەکچی بەشی هەموو عێراق و دەتوانین بەشی ساڵێک لە ساڵان نەتا سعود یاشتو سەبارەت بە پەلەوەر لە هەرێمی کوردستان چی بکات حکوومەت بەوەی گرنگی و بایەخی زیاتر بەرهەمی باشترتان هەبێ ئێستا دۆختان چۆنە ینی بازارتان چۆنە دۆخەکە زۆر خراپە زۆر خراپە دۆخەکە مامەر بە 1500 دیناری لە ناو دەواجنی کیلۆی یەک مریشک مامەر بە 1500 دیناری تقریبا بە 1800 لەسەر خوددانی دەواجنی ڕادەوەستی ینی زەرەرتانە طبعاً زەرەرە باشە بەجددی زەرەرەوە دەڵێ طبعاً زەرەرە ئەوە مۆزام ئەمە دەزانم ئەو دوو جارە
داواژنی لەسەر یەکدادن دە خسار زەرەر دەکات ئەوش بۆ حکوومەت داواچنت نییە وانە ئامۆزام ئەو باشە تۆ ئاگاداری بەس تۆ پێم بڵێ ئەگەر ینی بژاردەیەک بدەنە تۆ لە نێوان مریشکێکی خۆمانە لەگەڵ مریشکێکی بێگانە کامیان بە باش دەزانێت دنیای خۆمانە باشترە خۆمانە باشترە بۆ هەرزانە و خۆمانە زەرەر دەکەن ئەوە هەمووی دەگەڕێتەوە سەر حکوومەت لۆ پشتگیری ناکرێتن پشتگیری خوددان داواژنەکان ناکرێت لە ڕووی ئالەفا لە ڕووی دەرمانەوە لە ڕووی جوجوگ هاردنەوە یعنی نرخەکەی کێم بکەن لە دەرەوە جوچکە لە دەرەوە جوچکەکە لێرانەیە ناوەڵا لێرانە دەکرێتن بەس پەلەوانی هێلکەکان لە دەرەوە بێ شتە خۆی جوچکەکانش لە هێلکەکەەوە لێرەیە جوچکەش ینی ئیستا بڕک هەرزان دەوێت ئێوە چیتان دەوێت بۆ نموناگەر حکوومەت بڵێ دەبێت ئیتر لە مەودووە بەرهەمی خۆمانە بنێردرێتە دەرەوە داهاتێکی چ بکرێ باش ئەمە دەمانەوێت وەنەکەکە ئەو مامری لە دەرەوە دێتە ئێرە کوردستان وەنەکە بێت باشە مریشک دێ ئێستا با منزەری دانیت با منزەری دانیت منزەری بادانیت 100 عاملیش لەسەری ئیش دەکە منزەرێک دوو منزەر لە دۆکی دانیت دوو لە هەولێرێ دانیت لە سلێمانی هەر ئەوها تاوایەوە لەگەڵ هاتنی مریشکی بێگانە نین نەخێر نەخێر ئەوە زۆر تەسیر لە خوددان دەواجنی دەکات زۆر یعنی زەرریش دەکەین زۆر ئێوە وەکو ڕاوشکارێک لە دەستەی باڵای پیشەسازی پەلەوەڕ پێتان چۆنە ینی چی بکرێت باشە کەرتی پەلەوەر لە هەرێمی کوردستان کە بەشێکە لە کەرتی کوشتتوکاڵ گرنگی و بایەخی زیاتری پێبدرێت لە چیەوە دەست پێ بکرێت بڵێ پێشی بەخیال تەلەڤیزۆنەکەدان دەکەم بەڕاستی پێم خۆشەوە ناوە بەناوە سەردانی ئەو کەرتە گرنگانە بدرێت لەبەرەوەی وەزارەتی کشتتوکاڵ تەنیا ئەوەی لەسەر پێ کەرتی پەلەوەرە کەرتی پەلەوەرش خەریکە لە داڕوخان دادێ وەکو مەسلەی تەماتە و مەسلەی شیر و ماست و ئەوانە بەڕاستی تووشی قەیرانەشی هاتینە خەلچکە مریشکانیشمان بووە بەجددی لە قەیرانە بەس بەجددی لە قەیران لەبەر ئەوەی هۆکاژ ئەوەی ئێستاکە نرخی مریشک لە پرۆژە پەلەوەریەکان بە 1400 بەڕاستی ئەوە زەرش و خەسارەمەندێکی زۆرە لە هەرێمی کوردستان دەن بۆ خاوەن داواجنەکان خاوەن داواجنەکان زۆر زەرەرە بەشەوە ینی ماوەیە کە دەبینم ئەو نرخەوە ڕۆژەکەی دەبێت دەگاتە 1700 دواتر دێتە خوارەوە چی مەسەلە چێمە ئەوانە هۆکاریان هەیە هۆکارە گریگەکانش ئەوانە یەکەم ڕێگرتن لە مرشتی خۆمانە لە بۆ مرشتی ینی هەرێمی کوردستان بۆ ناو بەغدا ئەوە ڕێگرت دەبێت لەبەرەوەی سعری مش لێ زۆر کەم دەکات هەر کاتێک ڕێگری بکرێت لە سنووری بەغداوە ئیتر لێرە دادەبەست لەبەرەوەی ئیکتیفایمان زۆر زیاترە لەوەی کەوا هەیتمان ئێستا عالیان ئەو ئیکتیفای ئەمە هیتمان زۆر زیاتر لەوەی کە دانرایتەوە بەڕاستی باش ئەی سەبارەت بە مریشکی هاوردا یعنی مریشکێک دێ لە دەرەوە دێتە کوردستان ئێوەش دەڵێن ئێمە زەرەرمانە ینی ڕاگررتنی هێنانی ئەو مریشکانە چارەسەری دۆخەکە دەکات بڵێ ئەگەر هاتو تەماشای مریشتی هاوردە بکەین لۆ لە ئەو مشکانێکە لە تورکیا دێ لەبەرەوەی داعمەی زۆریان لە پشتا لە 1970 بەس داعم دەکرێت کەوا تەزدیری ئەو مریشکە دەکرێت و زیاتر ئەوانەی کەوا لە وڵاتان دێتن لەوانەیە ئەکسپاریشان نێزیک نازانی کودێتن ئێوە لەگەڵ ئەوەن ئەو مریشکانی چیترنێ پێویستە ڕێبژیرێ یاوەتە غرامێر زابرێ یا زەریبەی زیاد بکەیت لەسەر ئەوەی باشە زەریبە زیاد بک بەڵام کێشەیەکی گەورە دەبینم من سەربڕخانە نییە لە کوردستان مریشکی بەستەڵک نابینم مەسەلەت چیە ئەمە بۆ نییە بۆ مریشکێکی بیانی هەیە خۆمانە نییە فعلا قسەی باش دروژان لەبەر ئەوەی سەربڕخانەکان و ئەو سەربڕخانە پێویستە ئیش پێ بکەن ئەوانیش هۆکاری خۆیان هەیە کەوا ئیش ناکەن بەڕاستی دەرێ ئەگە هاتو ئەمە مریشکان سەبڕین و خەزنمان کرد ئەگەر ڕێگە لە مریشتی هاوردە نەگیرێ ئەوان ناتوان ئیشە بکەن ناتوان مریشکی بینە بازار دوای ئەگەر ئەو سەربڕخانە ئیشکرد بەڕاستی مریشکی خۆمان مریشکەکی خاوێنە دەتوانێت بە فرێش ئێمە باشترە یان مریشکی وڵاتانی دیکە 100% مریشکی خۆمان باشترە خۆمان باشترە زەبەتی خۆمان باشترە یعنی ئەگەر بێت و سەربڕخانەمان هەبێ شوێنی مانەوەی ئەو مریشکانە هەبێ ها بەڵێ قازانجەکە بۆ هەرێم دەگا ئەو پارەیە ناستە ئیسرات لە بەرەوەی مریشتی کڕین لە تورکیا و لە وڵاتانی دەرەوە هەم پارە بەڕاستی عمولەیە خەسارەیەکی زۆر دەڕوە عمولەی زۆر دەڕواتن کا پارەکە ناخۆ دەوران بکە زیاتر ئەوەش با پێ برێم ئەو هەم پرۆژە پەلەوەری ئەگەر هاتو ئیش بکات خەڵکەکی زۆر ئەو هەموو بێکارە لەسەر ئەو پرۆژانە ئیش دەکەن هەم بەخێو دەکەن هەم دەفرۆشن هەم چا دەکەن هەم خەڵکیان دەکرێت هەم پارەکەش ناگەرێتەوە دەرەی هەرێمی کوردستان. بەشی زۆر لە جوتیارانی هەرێمی کوردستان چ لە کەرتی
کوشتتوکاڵ زەویوزار یاخود لە کەرتی پەلەوەەر دەڵێن پێویستیمان بە پلانێکی تۆکمەیە لەلایەن وەزارەتی کوشتتوکاڵەوە تا بتوانرێت لە داهاتوودا هەم داهاتێکی باش بۆ جوتیاران و خاوەن پەلەوەرەکان دەستەبەر بکرێت هەم داهاتێکی باشیش هاوشێوەی نەوت بۆ هەرێمی کوردستان دەستەبەر بکرێت. بەشێکی زۆر لە بەرپرسانی وەزارەتی کوشتتوکاڵ کە ئێستا ئەوان سەرقاڵی کۆنفرانسێکن و یەکێک لە بەرپرسەکانی ئەم وەزارەتە ئامادە نەبوو لەم بەرنمەیە بەشدار بێت بەهۆی سەرقاڵی بوونیان بە کۆنفرانسەکەەوە ئەوان هیچ قسەیەکیان نەبوو. بەڵام بەپێی زانیاریەکانی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی جددی هەیە لەوەی کە کەرتی کوشتتوکاڵ ببێتە سەرچاوەیەکی دیکەی داهات بۆ هەرێمی کوردستان ئەویش بە دابینکردنی قەرزێکی درێژخایەن بۆ جوتیاران و کڕینەوەی گەنم و جۆ و بەرهەمەکانی دیکەی کەرتی کوشتتوکاڵ لە جوتیارانی هەرێمی کوردستان تا ببێتە هاندەرێکی باش بۆ جموجۆڵی دیکەی بازرگانی. تا باشێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.